پارێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە دیدارەکانی شاندی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە سەرکردایەتی مامۆستا عەلی باپیر، ڕاستەوخۆ عەبدولستار مەجید ئەندامی شاندی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا لەگەڵمانە. کاک عەبدولستار سڵاو لێبێت و ئەم کاتتان باش. سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان لە سەردانەکەتان بۆ لای سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و بەڕێز ئەمار حەکیم بەچی گەیشتوون تاکو ئێستا؟ بەناوی خی بەسند میێرەبان سەلامی خی گەورە لە بەڕێزتان و لە بینەران و لە پێگرانی بەڕێزی خۆشەویستیشتان ساو سەرفراز بن. وەڵا ئەم دیدارانەی کە ئەنجام دراون لەگەڵ ئەو سێ بەڕێزێکی ناو باست کرد ئەتێر بەڕاستی لە دەوری ئەوە بوو کە بە ئاراستەی کارکردن بۆ پەیوەندی و سەرکردنی کێشەکانی هاوڵاتی و هەرێمی کوردستان بە تایبەتیش ئەو قەیرانە دارایی کە هەرێمی کوردستان تێدەپەڕێت و چۆنگەتی دۆزینەوەی میکانیزمێک کە شایستە داراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بگات بەبێ ئەوەی کە دەستکاری بکرێت و لە کاتی خۆیدا وەسوودەی لێبڕین و بەڕاستی باسی ئەوە کرا کە هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند باسی پەیوەندیان هەبێت و لەسەر بنەماکانی دەستور و بەرژەوەندی هاوبەشی گەلانی عێراق ڕێک بکەوین. ئەو قەناعەتە بەڕاستی بۆ ملاوینی کەمەوە کە ئەوە قەناعەت و بڕوای کۆمەڵی ئیسلامی بۆ هەر لە سەرەتاوە نەک کە وەختی کۆمەڵی ئیسلامی لە بەغدایە بەڵکو لە کاتە دژوارەکانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لەو پەڕی خراپی دەپەڕی هێندێک لایەن لە کوردستان مزایدەی ئەوان دەکرد کە بە هیچ شێوەیەک کردارێکی دیکە مەرحەبای عێراق ناکەنەوە و دوو دراوسەی باش دەبن بەیەکەوە. ئێمە هەر لەو کاتەوە بەڕاستی بەبێ مزایدە بە قەناعەتەوە ئەو کاتی و ئێستا هەمان قسەمان کردووە کە ئێمە مادام هەمومان لە عێراقین لە ساکن ئێستا کۆبووینەوە پێویستە پەیوەندی باشمان هەبێ و پێویستە هەموو لایەکمان ئاراستەی بەرژەوەندی دابینکردنی و تەقامگیری سیاسی کۆمەڵایەتی ئابووری عێراق کار بکەین. ئێمە بەڕاستی زۆر دەستمان لەسەر خەڵک کردوێتەوە و بابەتی شتێکی گرنگ کە باس کرا بە تایبەتی لەگەڵ بەڕێز سەرۆککۆماری عێراق ڕای سوپاس پێزانی کە میوانداری کردین. باسی بارودۆخی سیاسی عێراق کرا کە بارودۆخێکی دشوارە ڕۆژ بە ڕۆژ بەرەوردواری دەچێت بە تایبەتی ڕۆژنە ملاتەکانی نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران کە ئاگرەکەی لەسەر پشتی عێراقیان کراوەتەوە با بکەرەنگی عێراقیان بێدەن زیاتر کە دیارە ئامادە بۆ کە ڕۆژ بە ڕۆژ ئەم بارودۆخە چونتر دەبێت کەمە دوامە خواست کە بەڕاستی لەو هەور بێتەوە بەڵام کە نەکە هێور نەبێتەوە ئەمە جێگەی نیگەرانی بۆ حەقەتی مسلمان ناخۆشە و لە هەمان کات ئێمە لە دیداری بەڕێز سەرۆککۆمار و بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقی باسی شایستە داراییەکانی کەرانی هەرێمی کوردستانمان کرد کە ئی 2014 2015 بەشێکی زۆر نەدراوە کە 370 میلیارد دینارە و بەڕێز سەرۆککۆمار بەڕێنێ پێداین کە نووساندێکی ئێمە لە یەک سوپیتاڵی پەرلەمانی کوردستان بانکێککە و دیدارێکە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقی هەر لە سەرۆکوەزیر لە وەزیری سوپیتاڵ لە وەزیری بازرگانی سوپیتاڵی عێراق و ئەمە دوو پارتیا لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقی ئەوی بەڕێندا کە قۆناغ بە قۆناغ ئەم پارەشە بکرێت و ئامادەی خۆشی کوردستاندا کە بانکێکی نەکەوە لە نزیکەوە تاوپێ ئەم شایستەی دارایی بیکاران و هەندێک کێفێتی سوکاری هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند باز بکرێت و ئێمە بەڕاستی ئەتۆمان کە ئەو بڕەپارەی کە دەنێدرێت بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان یا بۆ هەرێمی کوردستان ڕانەگیرێت چونکە ئەوە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە پەیوەندی بە ژیانی گوزەرانی خەڵکەوە هەیە. ئێمە لەگەڵ ئەوەی کە داوای هەموو پابەندیەکی یاسایی لە هەرێمی کوردستان بکەن و ڕێگری ئەوە بکەن کە ئەم پارە بۆ غەیری مستەخەر بکرێت بەڵام لە هەمان کاتدا فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بازی ململانی سیاسی یان ناڕوونی
هێندێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان نەدەن دیارەوان بڵێنیان داوە کە حەقی خۆیان کەسی بکەن بە تایبەتی لە لیستی فەرمانبەران و بەدواداشتن کەن بۆ ئەم پارانی کە بە هەرێمی کوردستان وەتی خەرج دەکرێت کجا لەگەڵ ئەوەشی کە پێویستە هەرێمی کوردستانی حکومەتی ناوان بگەن بە ڕێکخستنێکی گشتگیر و بە فراوان و استراتیژی نەک تەنها بابەتەکە ئەوە بێت کە هەرێمی کوردستان و دانقێک تەمەشای عێراقدا و هەر مانگەی بڕەپارە وەربگرێ و بەڵام لەو لاشەوە هیچ پابەندێکی دارایی پابەندێکی سیاسی و پابەندێکی بەپێی بنەماکانی سەرکوت عەرەبی نەبێت ئەوە بەڕاستی دیارە سەوەرێکی گفتوگۆکان بۆ ئێمە گشتگیر بکەن ئەوە بکەن هەرێمی کوردستان بەڵێ کاک عەبدولستار بەڵێ هاوکارانم ئەگەر بەڵێ سپاس بۆ بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی شاندی لیژنەی باڵای کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بەغدا سپاس بۆ زانیاریەکانی تۆ